کردووە ڕیزبەندی داباشکردنی موچەی کەسوکاری شەیدان و ئەنفالکراوان پێش بخەن و لە دوای وەزارەتی پێشمەرگە مانگانە موچەکانیان پێ بدرێت بەبێ دواکەوتن و پاشەکەوتکردن کە بۆ هەر خێزانێکی پاشماوەی کەسوکاری شەیدان و ئەنفالکراوان بڕی 500,000 دینارە. لە ماوەی ڕابردوودا بە فەرمانی بەڕێز محمود حای ساڵح وەزیری کاروباری شەیدان و ئەنفالکراوان بە نووسراوێک کە داواکاری کەسوکاری سەربەرزی شەیدان بوو لەو کاتێک کە گردبوونەیەکیان لە سنووری سلێمانی ئەنجامدا ئێمە ئەو داواکاریەمان کردە نووسراوێک و ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەنجومەنی وەزیرانمان کرد لەو نووسراوەدا داوامان کرد و کە ڕیزبەندی موچەی کەسوکاری سەربەرزی شەیدان لە کاتی دابەشکردنی موچەدا بخرێتە دوای وەزارەتی پێشمەرگە لەگەڵ چەند داواکاریەکی تر کە هاوکارە بۆ کەسوکاری سەربەرزی شەهیدان ئەو نووسراوە ئاراستەی ئەنجومەنی وەزیران کراوە چاوەڕێی ئەوەین لە ڕێنمایی ساڵی 2017 کاری پێبکرێ و بە پیری داواکاریەکەی وەزارەتی کاروباری شەیدان و ئەنفالکراوان بێن. لە شاری